ئێوارەتان باش ساما بەشارتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم باس لە چەند تەوەرێکەکەم. یەکێک لەوانە ئێستا قسەیەکەیە لەسەرەوەی بۆچی داهاتی ناوخۆی سنووری پارێزگای سلێمانی زیادی، چونکە ئەو سایتی شەفافیت لە هەفتەی ڕابردوو ینی بڵاوی کردەوە کە لە ماوەی هەفتەیەکە 84 میلیارد دینار داهاتی ناوخۆ بووە. ئێستا حکوومەت یاریمی کوردستان هەستاوە بە پێدانەوەی قەرزی کۆمپانیاکان، واتە ئەو هەندێک کۆمپانیا قەرزی لای حکوومەتە، ئەوانیان لە جیاتیەوەی پارەی زەڕیبە و کۆمەڵێک یانی ئەو ڕێکارە یاسانی کە هەیە لە کۆمپانیای کە وەرەگرن هاتوون لەسەر قەرزەکە لیانە بڕن، واتە پارەی کاشیان لێ وەرناگرن. ئەمە گلێ و گازندەی زۆری بە دوای خۆی داهێنا لەوەی کە ئەی بۆچی حکوومەت یاریمی کوردستان هەنگاو نانێ بۆەوەی کە ئەو پاشەکەوتەی موچەخۆران کە لای حکوومەتە حکوومەت بەم شێوەیە لیان وەرگێتەوە یاخۆ بیخاتە بری پارەی ئاو کارەبا هەر شتێکی کە پەیوەندی بە حکوومەتەوەیە. ئەمەی نەکردو بەڵام بۆ کۆمپانیەکانی کردووە. ئەمە لە لایەکی دیکە ڕەنگە گرفتێکی کە بۆ ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغداش دروست کار لەوەی کە بۆچی ینی بەم شێوەیە داهات زیادەکە کە داهات زیادی کرد ئەو کاتە حکوومەتی عێراق بە پێولیژنی کە دانراوە داوای پاری زیاترەکە لە کاتێکە ئەم داهات زیاد بوونە پاری کاش زیاد ناکە. ئەمە تەوەرێکی دیکە باس هەر لە پەیوەندی نێوان هەولێر و بەغدا دەکەین لەسەر مەوزوعی ڕێکەوتنەکە ئایا موچەی مانگی 5ەوە تا دابەشەکرێ ئایا بۆ 6 و 7 چ هەنگاوێ نراوە کێشەی هەژماری من و ئایتی ئەمانەی کە هەیە بەڕاستی فەوزایە لە وەرگرتنی موچە و هەروە دۆخی خانەنشینان کە ئەمانە بەڕاستیە بێ چارەسەرکرێ هەوڵیەوێ قسەی ڕاگەاندنیەوێ بەرپرسانیەوێ کە حکوومەت یاریمی کوردستان هەنگاوی جدی نییە بۆ ڕێخستنی ئەم دۆخەی کە هەیە. هەروە ئێستا پارە وەرگرتنی بۆ نمونە کارەبای ڕووناکی پرۆژەی ڕووناکی تازەترین لێدوانی بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی دەڵێت ئەگەر هەر کەسێ پارەی کارەباکە نەدات کە بۆیەتەوە واتە وەسڵەکە کارەباکەیە بڕین کەم حاڵەتە لە هەولێر ڕوویاوە ڕەنگە لە سلێمانیش ڕووبە. ئەمە لە کاتێکدایە کە ڕەنگە هەندێک کەس موچەخۆر بێ ئەوە تا 3 مانگ جارێ موچەکەی پێدرێ. ئەمانە کۆمەڵک گرفتن. من حەزم کرد ئەم ێوارەیە تاوتوی کەم لەگەڵ میوانەکەم کاک عومەر گوڵپی ئەمەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەریە کە پیرۆزبایی لێکەم هەم پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی کوردستانیشە جەنابتان بەخێر. زۆر سپاس کاکسەمە. پێت خۆشە لە کامیانەوە دەست پێکەین عەزیزۆ. با لەمەی ئەمەی مقاسەیە کە باسەکرێری کۆمپانیاکان بەڕاستی بۆچی حکومەت ئەم هەنگاوەی ناوکارەکە چییە؟ ئەی بۆچی ینی ئێوەمانان و زۆر لە میدیاکانیش کاریان لەسەرەمە کرد کە حکومەت ئەم هەنگاوە بنێ بۆ موچەخۆر ڕەنگە سوودی لێ ببینی. بەڵام ئێستاوە تا بۆ کۆمپانیەکانێکە دەستخۆش بەناوی خۆی بەخشندەی میرەبان زۆر سپاس کاکسامان. طبعا ئەمە لە بنەمایە ئەگەر هاوڵاتی یا کۆمپانیا هەر کەسێک قەرزێکی لای حکومەت بێ مافی خۆیەتی داوایکە و ئەرکی حکومەتیشە پابەند بێ بە دانەوەی ئەو قەرزە. هەرێمی کوردستان بەشێک لە هۆکاری داڕمانی بازاڕ و ئابووری و پرۆژەکانی و بێمتمانەیی بەڵێندەرانیش بە حکومەتەوەیەکە لە ساڵانی ڕابردووە ئیشێکی زۆریان بۆ حکومت کردووە، هەم کۆمپانیاکان و هەم پرۆژەکان و ئەوانە و بەڵێندەران و پارەکان کەوتۆتە لای حکومەت و حکومەت ئامادەنیە 1 دیناریان باتەوە. ئەمە زۆر هاوکێشەی تێکداوە بەسەریەکە و تەنانەت زۆر بەڵێندەریش تەنانەت تا ئاستی خۆکوشتنیش ڕۆشت ئەوەندە کاریگەری لەسەر ژیانیان هەبوو. لە بنەمایە ئێمە حکومەتێکمان نیە بە یاسا کارکە و ئەگەرنا ئەبوو ئەم قەرزەی کە چێتە لای حکوومەت هاوڵاتی بەرچاوی ڕوون بێ حکومەت کەی و چۆن و بە چ میکانیزمێک ئەم پارەیە داتەوە. ئێستا نزیکەی 25 تریلیۆن دیناری هاوڵاتی لای حکوومەتەکەی پارتی و یەکێتیە موچەخۆرە هی موچەخۆر هی مانگی هەشتو هی کابینەی هەشتو و کابینەی نۆش کە موچە بووە و لیان بڕیوە یان پاشەکەوتیان کردووە یا هەردا بەشیان نەکردووە. ئەمە حەقێکی شەرعی قانونی ئوسوڵیە و تا هەتا قیامەت هەر کەسێک بێتە شوێنەکە برادێک کرد عومەر ئەیوب باشە ئەسڵ لێبڕینەکە ناقانونیە تۆ چۆن باسیەوەکەی کە بە قانونیە لای حکومەتەوە بێ بدرێتەوە ئەمەش کێشەیە بەڕاست دووجار فەزیحەیە ئەی طبعاً
چونکە هەر لە بنەمایە کاتێک کە حکوومەت بە یاساکان کار ناکە ڕێک پەندە کوردەکەی لەسەر ئەچەسپێ بەردێک نەزان بیخاتە گۆمێکەوە بە 100 زانا دەرنایە ڕێک ئەمان وایان کردووە ڕاگررتنی پلە بەرزکردنەوە ئەم موچە لێبڕین و پاشەکەوتە ئەمانە هیچ شتێک بە هیچ جۆرێک لە یاسا و کاری حکومەتداری و دەوڵەتداریە جێ نابێتەوە تاوەکو معالەجەکەشی بە هەمان شێوە بێ تا معالەجەکەشی بە هەمان ڕێگە بێت بۆیە یعنی ئێستا کێشەیەکی گەورە لە کوردستانە دروست بووە چ قەرزی هاوڵاتی چ قەرزی کۆمپانیەکان باشە گریمان حکوومەتیەتە سەر مەقاسەکردن حکوومەت قەرزارە قەرزیشی لای خەڵکە یا لای کۆمپانیایە بۆ مەقاسەکردنی طبعا ئێمە هەوڵی زۆرماندا بەڕاستی لە خولی پێشووی پەرلەمانە لە خولی پێنجەمی پەرلەمانە ئێمە هەوڵماندا و تەنانەت من پرۆژە یاسایەکشم پێشکەش کرد بۆی حکوومەت کە قەرزی لای هاوڵاتیە و هاوڵاتیش قەرزی لای حکوومەتە قەرز بە قەرز بە کورتەکەی ناومنا قەرز بە قەرز حکوومەت یەگەر بە عەقڵ ئیشکا ئەبێ وا بکا بەڕاستی کاکسامان پارەی ئاو پارەی کارەبا عقارە تەنانەت سلفەی هاوسەر پێشینەی هاوسەرگیریە هی هەرچی شتێک لەوانەیە و هاوڵاتیش پارەی لای حکوومەتە بێ بەیەکەوە قەرز بە قەرزی بکە تەصفیکە و ژمارە حسابێ بکاتەوە مەسەلەن مامۆستایەک 10 ملیۆن دیناری لای حکوومەتە حکوومەتیش 5 ملیۆن دیناری ئاو کارەبایە هەرچی شتێک لای هاوڵاتیەکەیە بەیەکەوە تەصفیکە ئەمە ڕێگە دروستەکەیە ئەمە ڕێگە عاقلانەکەیە ئەمە بەرژەوەندی هاوڵاتیە و هەر ئەبێ وا بکە و بەدڵنیاییەوە ئەم حکوومەتەش نەبێ و هەر حکوومەتێکی تر لە دوای ئەمان بێتە شوێنەکەی کە ئیشەڵایەت و ئەبێتە حکوومەتی خەڵکیش ئەبێ ئیلتیزامەکەی بەرامبەر هاوڵاتی جێبەجێ بکە یعنی هیچ پاساوێک نییە بۆ ئەوەی قەرزی هاوڵاتی نەدرێتەوە ئەگەر هاتە سەر مەقاسە بەر لەوەی بۆ کۆمپانیەکان بکرێ ئەبێ بۆ هاوڵاتی بکرێ ئەمەی ئێستا لە سلێمانی کراوە بەڕاستی دلیلی ئەوەیە کە یان ئەو کۆمپانیانە ئەو خەڵکانە کە مەقاسەیان بۆ کراوە هی حیزبن حیزب ڕاستە خۆتیان مستەفیدە و پارەکە چێتە خەزێنەی ئەوانەوە یاخود نەخێر بە بەرتیل بە حیزب توانیویانە ئەمە بکەن و ئەگەر نابۆچی بۆ هاوڵاتیەک ناکرێ بۆ کارگەیەکی گەورەیەکرێ قەرزی لای حکوومەت و حکوومەتیش قەرزی لای ئەوە تەصفیەکە بۆچی بۆ هاوڵاتیەک ناکرێت بۆچی بۆ بەڵێندەرێک بکرێ بۆچی بۆ هاوڵاتیەک نەکرێت لە ڕاستیە کە 80 ملیارەکەش مەبلەغێکی زۆر گەورە من هەن لە پێشەکەی شاوتم ئەمە کێشە بۆ ڕێکەوتنەکەش دروست ناکە سبێنێ بۆ نمونە وانە زۆر تۆ داهاتەکە زیادی کردووە تۆ لەکوێ ئەڵێ من 120 ملیارە بۆ نێرم کاگێ سامان بەشێکی گەورەی کێشەی بەغدا لەگەڵ هەرێم بێمتمانەیە هەرێمیش لەگەڵ بەغدا بە هەمان شێوە بێمتمانەیە گەیاندویانەتە ئاستێک بێمتمانەیەکە کە متمانیان بە هیچ ژمارە و داتایەک نییە لە کوردستانە ئێمە بەر لەوەی بزانین بەغدا متمانەی بە داهاتی ناوخۆ و ڕقەمەکانی داهاتی ناوخۆ هەیە ئەبێ من و تۆی هاوڵاتی تەماشاکە ئەمزانین متمانەمان بە حکوومەتەکەی پارتی یەکێتی هەیە نەخێر متمانەکە سفرە ئەسڵەن وێبسایتی شەفافێت کە لە سلێمانی دامەزراوە و على ئاساس داهاتەکانی سنووری پارێزگای سلێمانی سنوورە کۆنەکە هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین و ئەوانەیە ئەچێتە ناو على ئاساس بۆ شەفافێتە لە ڕاستیە ناوەکەی شەفافێتە و ئەگەرنا ئەسڵەن بۆ شاردنەوەی داهاتەکانی ناوخۆی سلێمانیە و من بە زۆر پێوەرد تەقدیرم کردووە داهاتی ناوخۆی سلێمانی لە نێوان 100 تا 120 ملیار دینارە 100 تا 120 ملیار دینار مانیوا بۆ 20 ملیار بۆ ئێستا بە پێی وێبسایتی شەفافێت کە هەموو داهاتێک لەوێ تۆمار ناکرێ مانگانە لە حاڵەتی باشە لە 80 ملیار تێناپەڕێ ئەمەی ئێستا کە ئەم مەقاسە شتانە لە بەڵام بە شێوکی گشتی کاتە دیقەتی دەی لە ساڵانی ڕابردووە هیچ مانگێک لە 80 ملیار تێناپەڕێ بۆیە ئەم وێبسایتە لە ڕاستیە شەفافیت نییە بۆ شەفافیت نییە ناوەکەی وایە و ناوەڕۆکەکەی بۆ شاردنەوەی داهاتی سلێمانیە لەگەڵ ئەوەشا لە هەولێر و دهۆکیش بە هەمان شێوە داهاتی ڕاستەقینەی ناوخۆ ئەشارێتەوە ئەوان بە حسابی خۆیان ئەمە بۆ ئەوەی لای بەغدا دەرنەکەوێ و داوای بکەن و بڵێن ئەمە نیوەی داهاتی فیدراالیە و بۆ خۆیانی بەرنەوە بەڵام لە ڕاستە بەر لەوەی فێڵ لە بەغا بکەن فێڵ لە هاوڵاتیەکرێت لە کوردستانە کاکسامان من نمونەت بۆ بێنمەوە لە هەرێمی کوردستان هیچ دەستگایەکی چاودێری داهاتکە پەرلەمان تا هەبوو ڕێگەیان نێدا بە ئەنواع ڕێگە زۆرینەی پەرلەمانی پارتی وێکێتی ڕێگر بوو لەوەی چاودێری حەقیقی لەسەر خاڵە گومرگەکان بێ لەسەر نەود بێ لەسەر داهاتەکانی تری ناوخۆ بێ شارەوانی بێ هەموو ئەوانە بێ لەسەر باج بێ و ڕێگەش نادەن دیوانی چاودێری تارایی کە دامەزراوەیەکی معنیە بە چاودێری و پشکنین لە داهاتەکانە و لە خەرجەکانە ڕێگەش نادەنەوان کارەکان باڵە ئەسڵەن بۆ نمونە ڕێگە نادرێت لە کوردستانە دیوانی چاودێری دارایی
هەرێمی کوردستان پێ بخاتە ناو وەزارەتی سامانە سروشتیەکان گرێبەستەکان ببینە گرێبەستەکانی ناوخۆ ببینێ ئەسڵان ڕێگە نادەن دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان ئەڵێن بەغانا بۆی پێمان نەڵێن ها کاکەوا دیفاع لە بەغا نە من و تۆ وەکو هاوڵاتی لە کوردستانە باسی شەفافیەتەکەین ڕێگە نادەن کوڕی کورد کچی کوردی دڵسۆزی خەمخۆری دەسپاکی شاری سلێمانی بچێتە گومرگی باشماق بزانێت چ باسە بزانێ بەڕاستی ئەوان ئەڵێن مانگانە 20 ملیارە 20 ملیارە یان نەخێر 50 ملیارە وێنرێتەوە 20 ملیار بزانین 20 ملیارە یان نەخێر دۆخەکە چییە و چی بە ناحەق ئەخکرێ وە قاچاقچێتی چەند کاریگەریە لەسەر داهاتەکان ئەمە لە ئیبراهیم خەلیلیش وایە لە حاجی عومەران وایە لە پەروێزخان وایە لە هەر هەمویانە وایە بۆیە هەتا ئەو کاتەی ئێمە پەرلەمانێکی زیندومان نەبێت کە 2 ساڵ و نیوە پەک کراوە بە جۆرەها ڕێگە طبعاً یەکێک لە ڕۆڵە گەورەکانی پەرلەمان چاودێری کاری حکوومەتە کە تۆ پەرلەمان نەبوو معنای وایە چاوی میلەت بەسەر داهات و خەرجی و کارەکانی حکوومەتەوە نییە بۆیە هەمیشە لە 5 خولی ڕابردووی پەرلەمانە هەوڵیاندا پەرلەمان پەککەوتوو بێ هێندێ نمونەی لە پاڵی مامۆستا بۆ نمونە حیزبەکانی دەروی پارتیوێکێتیش بێدەنگن لەم پەخستنی پەرلەمان بێدەنگیەکە چۆنە تۆ ئەبێ وەسیلەت هەبێ مەسەن بۆ پەخستنی پەرلەمان کە من یعنی بەش بە حاڵی خۆمیە وەکو کۆمەڵ تا تۆمارکردنی داوا لە دادگای باڵای ئیتیحادیش ڕۆشتین طبعا هێندێک کەس بە نەزانی دڵیان بەوە خۆش بوو کە دادگای باڵای ئیتیحادی وتی بەڕاستیەوە ئیشی من نییە ئەم سکاڵایە بێم پەرلەمانی کوردستان هەڵوەشێنمەوە و هەڵبژارنێکی ترتان بۆ بکەم لە ڕاستیە ئەمە ئەگەر یعنی ئەگەر دادگاکە طبعا دادگا کاڵی دادگا مەفروض وایە بێلایەن بێت لە کوردستان بێ هەربێ بێلایەن بێ لە بەغا بێ هەربێ بێلایەن بێ دادگایەکی ناوخۆی بۆ تاوانێک بێ هەربێ بێلایەن بێ دادگایەکی باڵای ئیتیحادی بێ هەربێ بێلایەن من ئەگەر تەماشاگا سامان ئەگەر دادگایەک بێ کوردانە و بۆ کوردستان بیری بکردایەتەوە ئەبوو پەرلەمان هەڵوەشێنێتەوە کۆمیسیۆن ڕاستپێرە هەڵبژاردنێکی تر بکرێ بۆ چونکە ئەمەی ئێستا پەرلەمان داخراوە لە 100 قارزانجی پارتیوێکێتیە و بە مەبەستی شواەکەن و ئەیانەوەی لە کوردستانە شتێکمان نەبێ ناوی پەرلەمان تەنانەت ئەو کاتەشی ئەکتیڤ و کارایە ڕۆڵی چاودێریکردنی حکومەت نەبینێ هەر سەرۆکی حکومەت و وەزیرەکانی بۆ خۆیان دەسەڵاتی باڵا بن و کەس لیان نەپرسێتەوە بڵێ ئەوە لە کوێتان بوو بۆ کوێچن ئەرێ باشە ئێوە داهاتان هەیە نەوتە فرۆشن ئەرێ بۆ موچەی میلەت نادەن ئێنابێ پەرلەمانێکمان هەبێ ئەم کارانە بکە بۆیە لە غیابی پەرلەمان و دیوانی چاودێری دارایی ڕاستەقینە و کارایە هەرچی شتێک لەسەر داهاتی ناوخۆ و نەوت بوترێ ناڕاستە و جێگەی باوەڕ نییە و جێگەی متمانە نییە بە داهاتی ناوخۆی شاری سلێمانی و بە داهاتی ناوخۆی شاری هەولێر و دوهۆکیشە بەڵگەشمان هەیە کاک سامان گریمان داهاتی ناوخۆی سلێمانی مانگانە 80 ملیار دینارە باشە ئەم 80 ملیارە چی لێت لە ساڵانی ڕابردووە چی لێکراوە با یەکێک بێت کێ معنیە بە نەگەڕات بۆ وەزارەتی دارایی کێ معنیە لە سنووری پارێزگای سلێمانی طبعا یەکێتی و بەرپرسەکانی معنین هیچ کەسێکی تر پەیوەندیدار نییە بە داهاتی ناوخۆی شاری سلێمانیەوە لە هەولێر و دووەکیش پارتی و بەرپرسە حکومیەکانی معنین یەکێک بێت پێمان بڵێم داهاتی ناوخۆیە چی لێەکەن با ئێمە لەسەر ئەرزی واقع تەماشای داهاتی وەزعی سلێمانی بکەین هەموو مانگی سلێمانی نزیکە 80 ملیار دینار داهاتی هەیە لەم 80 ملیارە تەنها 40 ملیارمان پێویستە بۆ ئیدارەدانی خزمەتگوزاری و فەرمانگەکان و ئەوانە 40 ملیار دیناری چی لێکرێ کەس بینی مەسەلەن بەرزە پردێک پرۆژەیەک شەقامێکی ڕێگاوبان مەسەلەن پارکێک شارێکی یاری قوتابخانەیە نەخۆشخانەیە لێمان بێڵێونی و پردانە دروستەکردوان دەرپاش با من پێت بڵێ لە ماوەی 10 ساڵی ڕابردووە تەنها و تەنها من ئەمە یعنی بە معلوماتی تەواو دقیقەوە یڵێم تەنها و تەنها 4 پرۆژەی شەقام و ڕێگاوبان لە ناو شاری سلێمانی تەواو لە ماوەی 10 ساڵە کە جێگەی باسکردن بێ یعنی من و تۆ بین بڵێن وەڵا لە سلێمانی لەم 10 ساڵات چی بۆ کراوە ئەبێ بڵێن ئەو 4 ئەندەرپاس و بەرزە پردە کراوە ئەو 4ش کۆمپانیا کردوێتی 1 دیناری داهاتی ناوخۆیان زەویکەوە پرۆژەوەریان ئەوەش پرۆسەیەکە ئێمە ئەزانی نەگەر بچینە ناوی پیاوەتیان نەکردووە چونکە زەوی بەلاشیان پێدراوە و بەرحاڵ هەرچۆنێک بێت یعنی مادەم بۆ خەڵکە خەڵکی استفادەی لێەکە بەرحاڵ ئەوە پرۆسەیەکە یعنی ئەکرێ هاوڵاتی سوودی لێوەرگێ بەڵام با یەکێک بێ پێمان بڵێ داهاتی ناوخۆی سلێمانی چی پێکرێ ڕێگای کەلادەربەنی خان ڕێگای چوارقڕنە دووکان ڕێگای باشماخ پێنجوێن کە ئەمە هەمووی پارەی کەمیان ئەوێ یعنی ئێستا بۆ نمونە ڕێگای دەربەنی خان کەلار 50 ملیارێکی ئەوێ 11 ساڵە هەر تەواو ناکرێ
ئەوەی باشماق پێنجوێن 2 کیلۆمەترە ئەوەی دوکان چوارقڕان بە هەمان شێوە ئەم شەقامی 100 مەتری سلێمانی طبعا ئەوە لێگەڕێ 15 ساڵە بەردی بناغەکەی دانراوە کۆتا بەردی بناغەی کە سەرۆکی حکومەت و جێگرەکەی و هەرچی وەزیرێتی حاضر بوون و بەڵێنیان داوتیان لە ماوەی 3 ساڵا تاویەکەن ئەو 5 ساڵە تێپەڕیوە هەتا ساڵی کەش تەواو نابێت بۆیە یعنی بەڕاستی داهاتی ناوخۆ لە ناو شاری سلێمانی و هەولێرش و دۆکیش نە دیارە نەجێگەی بۆ خۆی خەرجیەکە تۆ تەماشاکە ینی وایە بۆ ماڵەکەی تۆ باسێگەی تەماشابێ لە عێراق و هەرێمی کوردستان عێراق و هەرێمی کوردستان وڵاتی دەوڵەمەندن نەوتیان هەیە نەوتە فرۆشن لە هیچ قەیرانیەکانین کاتێک میلەتەکە تەنانەت موچەی پێنادرێ نابێ بە دوای هۆکارێکا بگەڕی ئەبێ بڵێ نانی میلەتەکە دەسەڵاتەی دزێ حکوومەتەکە خۆی ئەیدزێ چونکە مەسەلە نەگەر دزی لە هاوڵاتیەک بکرێت لە شاری سلێمانی طبعا پۆلیسە گەڕێ بە دوای دزەکە بگەڕێ وانە ئەگەر هەموو میلەتەکە نانەکەی بدزرێ ئۆتۆماتیکی دیارە دەسەڵات دزیوێتی بۆیە ئێستا لە کوردستانە کە تەنانەت موچە خۆر نادرێ و نەخۆشخانەکان خاڵین کاک سامان کارەساتی زۆر گەورە لە نەخۆشخانەکانە ئێستا هەنگاو بە هەنگاو نەخۆشخانەکان خەریکە نزیکە بنەوە لە نرخی کەرتی تایبەت بە ناوی سیمی پراڤێت و ئەلاساس لە دوانی وەڕوانە کە زۆرێکشان هەر لە پێش خزمەتگوزاریەکەت پێش بەیانیان بچۆ ئەڵێ فەحسەکە بڕۆ لە دەرەوە بی کە پارەمان نییە اینجا بێزگەلەوەی کارمەندە تەندروستیەکە موچەی بۆ خەرج ناکرێ حەقی خۆیەتی بڵێ من چۆن دەوام کەم بە موچە پزیشکەکە بە هەمان شێوە و ئەویتر بە هەمان شێوە و ئەوان بۆیە بەڕاستی لە کوردستان با من لەو بۆزوعا ئەرباسی قاچاقیت کرد ینی تۆ منطقە لەوەی کە ئێستا یا بڕوا بەوەکەی حکومەت هەرێمی کوردستان لە بەهۆی هێرشە درۆنیەکانەوە ئێمە بەرەمێنانی نەوتمان کەمی کردو هاتۆتە سیوێکە زابەرمی بەڵام ئێمە هەر لە هەفتەی ڕابردووە بڵاومان کردو کە تاوکو ێساژ نەوت بە تانکەر بە قاچاق ئەفرۆشرێت بەڵێ تا ئێستاش نەوت بە لە فرۆشتن بە تەنکەر ڕاستە هێندێک کێڵگەیان هێندێ زیانی بچووکیان بەرکەوتووە ئەمە تازەترین زانیاریە هێندێک کێڵگەیان هێندێ زیانی بچووکیان بەرکەوتووە کە قابلی ئەوەیە دەستبام پرسیارەکەم کەم بەوە ینی بۆچی ئەم نەوتانە کە بە قاچاق ئەفرۆشێ نادرێ بە حکومە خۆتا گۆسا حکومێک بەرمیلی وەرنەگرتووە کام حکوومەتی عێراق ئەمە لێرە کاکسان خۆ ئەمە گرفت بالیەوە بین و بۆ گەباسکی گرفت بۆ موچەی 6 دروستەکە بەڕاستی ئەمە ئەگەڕێنەوە بۆ شێرپەنجەیەک کە لە 2013ەوە بە فەرمی دەستی پێکرد کە ناوی شێرپەنجەی نەوتە لە کوردستانە نەوت بۆتە لەمپەری قوتی خەڵک بۆتە هۆی بڕینی موچەی خەڵک ئیتر موچە باسی هیچ شتێکی کە ناکەین موچە ئەساسیاتە ئێستەشی لەگەڵ بێت نەوت هەر بۆتە لەمپەر خێروبەرەکەتە دەوڵەمەند بوون خۆشەژین مەسەلەن کەناڵیان زیادە بێ قافڵە ئۆتۆمبیلەکانیان زیادە بێش شاهانەترە ژین زانکۆی تایبەت و نەخۆشخانەی تایبەت و فڕۆکەی تایبەت و ژیانی شاهانەی خۆیان ئەسڵەن زیادی کردو کەمی نەکردو زۆر ڕوونە و پرۆژەی جۆرا و جۆریان هەیە کاکە ماڵەوە بێت ئەندامی بنەماڵەی حکومڕان تۆ بیت پاڵاوگە دانەی کە 2.5 ملیار دۆلاری تێچێ ئەبێ خەڵک بڵێ کاکە تۆ لەکوێت بوو ئەمە تۆ حیزبی حکومڕانی تۆ حکومەت بەڕێوە بە یان بازرگانی یان سەرمایه‌داری یان ئەگەر نە ئەم سەرمایه‌ت لەکوێ بوو دیارە ئەو سەرمایە لەم داهاتی نەوتەوە ئەدرێ لە پارەی نەوتە کە نادرێ بە خەڵک ئاوای لێکرێ کاک سامان ئێستا حکوومەتی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێم خۆیان بەسێ پێوە ڕێکەوتون لەسەر ئەوەی نەود ڕادەسی سۆمەوە بکرێت بەڕاستی ئەگەر یەکێک لە کوردستانە بچووکترین بەرژەوەندی نیشتیمانەکەی و هەرێمەکەی و میلەتەکەی بوێ ئەبێ لەوە زیاتر نەوت و کۆمپانیاکانیان نەکاتە لەمپەر لە بەردەم موچە و قوتی خەڵکە نەوت ئەبێ ڕادەستی سۆمەوە بکرێ ئەمە قسەی من و تۆ نییە ئەمە یعنی حەزی من و تۆ نییە ئەمە خۆیان پارتی وێکێتی نوێنەرەکانیان لە ناو پەرلەمانە بەدەستی خۆیان ئیمزایان کردووە یاسایەکیان دەرکردووە بە ناوی یاسای بودجە کە بۆ 3 ساڵی 2023 24 25 وە خۆیان هەرێمیان ئیلتیزام کردووە بەوەی ڕۆژانە 400,000 بەرمیل ڕادەستکەن ئەمەی کە ئێستا بەغدا داوای ئەکا ئەبوو لە 2023 هەرێمی کوردستان جێبەجێ کردایە باشە لە سەرەتاوە پاساویان ئەوە بوو کە ئێمە ناتوانین نەوت بە $6 بدەینە سۆمۆ تێچووی نەوت لە کوردستانە زۆرە هەر خۆیان ڕازی بوون بە هەموارێک کە تێچووی بەرمیلێک بکرێتە $16 ئێستا هیچ پاساوێک نەماوە مەفروض وایە ئەمڕۆ نەخرێتە بەیانی نەوت ڕادەستی سۆمۆ بکرێ
ئەو بەرهەمەی ئێستا هەیە تاوان ڕێککەوتنەکە چەند بڕگەیەکە یەکیان داهاتی ناوخۆیە یەکیان نەوتە یەکیان بابەتی تەوتینە ئەو بەرهەمەی ئێستا هەیە هەر چەندێک هەیە بدرێتە سۆمۆ ئامادەکاری بکرێ ئەگەر لە ڕووی تەکنیکیەوە ژمارەکە هێندە کەمە ئەڵێن 30,000 ئەڵێن 50,000 ئەڵێن 80,000 ئەوەندە کەمە ناکرێت لە ڕێگەی بۆریەوە بفرۆشتێ با لە ڕێگەی تەنکەرەوە سۆمۆ وەریگرێ تاوەکو 2 ڕۆژی ترسیانی لە بەرپرسێکی حکومی بوتی کاکە با بێبی باخۆ ئێمە نەماتۆ نایدەن تا ئێستا نەیانداوە من هیوادارم بیدەن تا ئێستا ئامادەنی ئەمە بەنەس ینی سەرۆک وەزیران یانی هە لە ڕێکەوتنامەکە ژاتۆ ئەڵە تاوەکو نەوت ڕادس سۆمۆنێکرێ موچی مانگی 6 نانێرم ئەمە کێشەکەیە موچەی مانگی 6 و چۆن بێ نردیان موچەی مانگی 6 و مانگەکانی دواتر ڕاستە و خۆ وابەستەی سێ خاڵە یەکەم 120 میلیارد دینار داهاتی ناخۆ بنێرێت دووەم نەوت ڕادەست بکرێت بەڵێ کاگۆمە وتیان ئەوە بۆ 2 مانگە هەر کاگڕێباس هەم لەواڵە بەڵێ ینی 120ەکە بۆ 2 مانگە باشە ینی کەواتێ بێ 8 میلیارد بێ مانگی ئەوسا ئەبێ لیژنەکە 5 لیژنە پێک هێنراوە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتکەوتمەوە ماگانە بەڵێ یەکێک لە لیژنەکان پیاچوونەوەی بە داهاتی ناوخۆ لیژنەکە گەشتە ئەو قەناعەتەی کە داهاتی ناوخۆ 200 میلیارە بێ 200 بنێر گەشتە ئەو قەناعەتەی 50 میلیارە 50 میلیارە ئەبێ بەغداش ڕازی بێ بە 50 میلیارەکە و 50 میلیارەکە بینێرن ئەو بەنسبەت داهاتی ناوخۆ بەنسبەت نەوتەوە لیژنەیەک هەڵسەنگاندنەوە نەوتەکە بزانێ هەرێمی کوردستان توانای بەرهەمێنانی چەند نەوتی هەیە چکە بەڕاستی ئەوەی مەطلوبە 400,000 ئەبێ 400,000 بەرمیل ڕادەست بکرێ ئەمە قسەی منیە لیانەکە وەڵێ من 280,000 پێش درۆنەکان 280,000 بەرمیلە تا طبعا جێگەی باوەڕ نییە بۆ چون باوەڕ نیە بەنسبەت ئێمە واز لە بەغا بێنەوە 280,000 بەرمیل جێگەی باوەڕ نییە بۆ چونکە هیچ دەستگایەک نییە لە کوردستانە چاودێری پرۆسەی نەوتکە نە پەرلەمانت هەیە نە دیوانی چاودێری دارایی ڕێگەی پێدرێت کاکە کۆتان راپۆرتی هاوبەشی دیوانی چاودێری دارایی هەرێم و بەغدا کە کوڕی کوردی هەرێمی کوردستانی تایە ئاڵێ وەزارەتی سامانە سروشتیەکان گرێبەستی کۆمپانیەکانی نەوتی ڕادەست نەکردین وەزارەتی سامانە سروشتیەکان گرێبەستی کۆمپانیەکانی ناوخۆی ڕادەست نەکردین وەزارەتی سامانە سروشتیەکان پێی نەوتین ئەم فلان خەرجیە هیچیە ئەو فلان خەرجیەتر هیچیە بە تەفاسیل نزیکەی 12 لاپەڕەیە بۆیە پرۆسەی نەوت جێگەی باوەڕ نییە بەڵام ئەمە بابەتێکی ترە ئێمە یەنەوە سەر موچە چۆنیەت یەک ئەبێ ئەو لیژنەیە بێت هەڵسەنگاندن بۆ ئاستی بەرەمێنانی نەوتکە ئەوە ئەبێ ئاسانکاری بۆ بکرێت لە پێناو خەڵکە لە پێناو کوردستانە لە پێناو هەرێمەکەمانە لە پێناو قوتی مناڵەکانی موچەخۆرانە کە ڕاستە و خۆ وابەستەی بە قوتی هەموو خەڵکی کوردستان بینیمان بازار چ وێرانەیەک بوو کە 3 مانگ موچە دوان کەوت بۆیە ئەمە لیژنەیەکی ترە لیژنەیەکی تر ئەوەیە کە تەوتین بکرێت لە ماوەی 90 ڕۆژە ئەمان هەر لە ئێستەوە ئەوەنە حەزەکەن لەمپەر دروستکەن با لیژنەکانی کەشم لە بەردەست سابێت خوا ئەوەنە حەزەکەن لەمپەر دروستکەن لە ئێستا ئاڵێن ئێمە ناتوانین بە 90 ڕۆژ تەوتین تەواوکەین بۆ کاکە بۆ ئەتەوێ ئیلا لەمپەر بۆ ئەم پرۆسانە دروستکەی قازانجی خەڵکە خاڵێکی تر لیژنەیەک بۆ چارەسەرکردنی پشکی هەرێم لە ناو بودجا ئێستا وەزارەتی داراییڵێ بەشە بودجەتان تەواو بووە ئەبێ لیژنەیەک بێت لە ڕوانگەی قانونیەوە پێشنیاری تازە بدات ئەنجومەنی وەزیران کە بڵێ بەم جۆرە پشکی هەرێمی کوردستان چارەسەرە بێ لیژنەیەکی تر کە زۆر گرنگە کاک سامان لێکەوتەکەی ئەکرێت قابلی ئەوەی هەیە کە ببێتە هۆی بنزین بە 450 بە خەڵک بفرۆشرێ نەوت بە 30,000 40,000 50,000 گازیش بە نیوەی ئێستا بفرۆشرێ لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە ئەویش لیژنەی هەڵسەنگاندنی پێویستی ناوخۆی هەرێمی کوردستانە بۆ بەرهەمەکانی نەوت واتە ئەو لیژنەیەت ئاخر ئەمە حکوومەت دەڵێ من خۆم سەپەرژیان تۆ 50,000 بەرمیلەکەم بەرێ من خۆم بۆ ناوخۆ پێداویستەکان ئەوە سەرچاوی دەوڵەمەندبوونی حیزبەکانی دەسەڵاتە لە ناو حکوومەتە بۆچی چونکە بە 3 ڕێگە فێڵ لە خەڵکەکەن لە کوردستانە بەو 50,000 بەرمیلە ڕێگە یەکەمیان 50,000 بەرمیل نەوت ئەدەن بە پاڵاوگەکانی نەوت پاڵاوگەکانی نەوت بە پارەی بازرگانی بە نرخی بازرگانی بە وڵاتی من و تۆ ئەچین لە بەنزیخانەیەک لیترێ بنزین بە 1100 یان 900 کڕین واتە یەک بنزین و نەوت و گازمان بە نرخی بازرگانی پێفرۆشتنەوە ئەمە قازانجی یەکەمیانە قازانجی دووەمیان ئەوەیەکە ئەم 50,000 بەرمیلە کە ئەی پاڵێون بە پارەی خۆی نایپاڵێون 35,000 بە تەنکەرە فرۆشن بە پارەی 35,000ەکە پارەی پاڵاوگەکانەدەن
ئەو فێڵی دووەمیان فێڵی سێمیان ئەوەیە کە ئەم داهاتە نازانی چی لەکرێ حت پارە بازرگانیەکە باشە پارەی ئەسڵی نەوتەکەش نازانی ئێستا عێراق هەڵێ تۆ کاوشەی فرۆشێ بێ داهاتەکەی بگەڕێنیتۆ بۆ من خۆمە کەسابەتە بۆ عێراق ینی لەسەر حسابێ میلەتە ئەگەر ئەمەوە مەبدەئیەن قازانجی خەڵک لەمایە کە پاڵاوگەکان نەوت بپاڵێون بە نرخی حکومی کاکە بەمایەکەی خۆی نەوتی خۆمان نییە بەمایەکەی خۆی پێمان بفرۆشنەوە خەڵک لە کوردستانە ڕازیە کە پارەی پاڵاوگەکەش بدا بەس بە مەرجە بە بازرگانی پێی نەفرۆشن ئەمان تا ئێستاش سوورن لەسەرەوەی بە بازرگانی بفرۆشن ئەمەیە ئەڵێم ئەم 50,000 کە ئەیدەن بە پاڵاوگەکە بە سێ ڕێگە فێڵ لە خەڵکی کوردستانەکرێ هەر سێ ڕێگەکەیان ئەوان لێ مستەفیدن بۆچی چونکە پاڵاوگەکان پاڵاوگەی خۆیانن یاخود نزیک لە خۆیانن ئەمە سەرچاوەیەکی گەورەی داهاتیانە کە بەداخەوە سەرچاوەیەکی گەورەی گەندەڵیە باشە گەر ئێمە باسی ینی لەمە من بێمە سەر مۆزوعی هێن ماوەی زۆریشە لەسەر مۆزوعی پرۆژێ ڕووناکیێت بەڵێ 3 دقیقە کاتیشمان ماوە نانا تۆزی ئەڕۆین چکە ماشەڵات زۆر وتە ینی هەوڵتان نابووە سێ بەڕامنەوە سا بەڕاستی زۆرمان هەوڵدا بەرنامەیەکی تێر و تەسەلمان کرد سەرەتای بەڵام ێستا گرفت تێگاتوتە پێشەوە بۆ خەڵکەوەی ئاڵێ گەر پارەکە ینی تۆ پارەکەنەیی کارەباکەتە بڕم لەم دۆخەی ئێستاە کە خەڵکی تیا بەڕاست موچە بەم شێوەیەدا بەشەکرێ من ئەمە یەکەم جارە باسیەکەم طبعا ئەمەی کە کارەبات کراوەتە 24 ساعتی و ناویان ناو پرۆژەی ڕووناکی لە ڕاستیە مەترسیەکەش ئەوەیە و من زۆریش ناخۆش حاڵم کە ئەماڵێم هەنگاوی یەکەمە بۆ ئەوەی خزمەت گوزاری گشتی حکومی لە کوردستانە نەمێنێ هەمووی ببێتە کەرتی بە تەندروستیەکەی ژەروای لێ تەندروستی شوای لێر ئێستا حالیەن ئەو بەریدەی کە لە فەرمانگەیەکەوە ئەچێت بۆ کۆمپانیایەک ئەچێت بۆ هاوڵاتیەک ئەوەشیان داوە بە کۆمپانیا حالیان لە هەولێر و دهۆک ئیشەکە لە سلێمانیش ئیشەکە لە هێندێ بوارە بۆی خەڵک جارێ زۆر تووشی شۆک نەبێ حالیان هێندێ فەرمانگە هەن لە کوردستانە ئەو کۆمپانیایان داناوە ئەم کاغەزە کە تۆ بچی بە دوایە بیێنیتەوە لە دایرەکە 2,000 تێ ناچێ بنزینی سیارەکەت چەنە مەسەن 5,000 تێچێ ئەو بۆ تێنێتەوە فەرمانگەکەت یا کۆمپانیاکەت یا دایرەکەت یا نەخۆشخانە تایبەتەکەت 30,000 دینارت لێ ئەسەنێ پارەی ئەم میلەتە ئەیانێ بچێتە گیرفانی کۆمپانیەکان کام کۆمپانیای کەرتی تایبەت نەخێر کۆمپانیەکانی خۆیان خۆ ئەگەر کەرتی تایبەت بێت تا ڕادەیەک هەر تۆزێ مەجای تایە ئەڵەی هەر پارەی ئەم وڵاتی بچێتە گیرفانی خەڵکی ئەم وڵاتە نەخێر ئەچێتە گیرفانی کۆمپانیەکانی خۆیان کارەبای پرۆژەی 24 ساعتی کاکسامان من بەڕاستی 4-5 مانگی ڕابردوو زۆر ئیشم لەسەر ڕای گشتیمان تێگەیان لە بنەمایە تۆ قسە بۆ ڕای گشتیەکەی من لەم تەلەڤیزیۆنە ئەڵێم بەڵکو وەزیرێک بەرپرسێکی حکومی بڕیار بەدەستێک گوێیان لێمان بێ وەقفەیەکەن و کۆتایی پێبێنن و بزانن ئەمە سیستەمێکە لە خەڵکی کوردستانەکرێن هەرێمی کوردستان ئەتوانێت کارەبای 24 ساعتی بە نرخی حکومی بە خەڵک بفرۆشێ و توانای بەرهەمهێنانی ئەو کارەبایشی هەیە تا سەرەتای ساڵی ئایندە غاز هێندە بەرهەمەکەی زیادە بێ کە کارەبا بێتە 24 ساعت بەڵام ئەمان بیریان کردوتەوە لەوەی نە بۆچی ئەم غازە زیادەی بەرەمێنرە بچن لە کارەبا سەرفیکەن و بە نرخی حکومی بیدەن بە خەڵک نەخێر ئەو کارەبای کە ئێستا هەیە وای لێ بکەن بە فشار لە هاوڵاتی کەمتر بەکاری بێنێ بۆ پێویستە سەرەکیەکانی ئێمە ناڵێن بۆ زیادەڕەوی کەمتر بەکاری بێت تا و کارەبای ئێستا بەرەمێنرێ بە نرخی بەش بکات بەشی هەموو کوردستان کە بۆ 24 ساعت ئەوسا غازە زیادەکە بۆ کارەبا خەرج نەکەن خۆیان بیفرۆشن لێی مستەفید بن کۆمپانیەکانی خۆیان لێی مستەفید بن ئەم ئوسلوبەی کارەبا ئامادەسازیە بۆ ئەوەی تەواوی پرۆسەی کارەبا بدەنە کەرتی تایبەت ئێستا بەشێکی دراوە تقریبا 2 بەشیشی دراوە بەرەمهێنان لە کەرتی تایبەتە و ئێستا ئەو کۆمپانیای لە پشت پرۆژەی ڕووناکیەوەی خۆیان ئەڵێن حکومیە بەس لە ڕاستیە کۆمپانیایەک لە پشت پرۆژەی ڕووناکیەوەی ئەویش هەر کەرتی تایبەتە سبەینی ئەمە هەڵەسێ بە کۆکردنەوەی پارێژ سبەینی ئەوە هەڵەسێ بە کۆکردنەوەی فکرەکە ئەمەیە کە شتێک نامێنە ناوی کارەبای حکومی بێ هەموو پرۆسەکانیە بۆیە لێشت قبول ناکرێ 1 دینار پارەی کارەباکە دوا بخەی ئەسڵەن دواخستن یەکەم جار سزای لەسەرە غەرامەی لەسەرە ئەگەر زۆر دوای خەی کارەباکەتە بڕن واتە شتێک نامێنە ناوی کارەبای حکومی ئەوسا ڕێک وەکو وایە تۆ کارەبات لە کۆمپانیایەک کڕی بێ نەویژدانی هەیە نەدینی هەیە نەڕەوشتی حکومەتداریشی هەیە هیچ شتێک لەمانەی نییە پارە نادەی کارەباکەتە بڕێ پارەت نییە بیدەی
زۆر باشە سەلاجەکەش بگوژێنەرە گوڵۆپیش بگوژێنەرەوە هیتر بەکارمێنە سپلێت بەکارمێنە مۆبەریدە بەکارمێنە هیچ یەکێک لەوانە بۆیە مەترسیەکە لێرایە بەداخەوە هێندێک خەڵک کە لە ڕوانگەی بەرژەوەندی خۆیانەوە لێکدانەوەیان بووە کرد ئەم قسانەی ئێمەیان وەکو پێویست وەرنێگرت لە کاتی خۆیان وایان هەستە کرد کە ئێمە مەسەڵەن هەر دژی حکوومەتین دژی پرۆژەکانی ناکاکە ئێمە لە پێناو خەڵکان قسانەکەین لە پێناو خەڵکام هەوڵانە هەر قسەش نین هەوڵن تۆ کاک سامان تەنانەت لەم قەزیەی کارەبایە گەیاندمە ئەوەی پرۆژەیەکی فێر و تەلسەلم پێشکەش بە وەزارەتی کارەبا کرد لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانیەوە تەسلیمی برای بەڕێزم جێگیری کاگیوا جێگیری بەڕێوەبەری گشتیم کرد بەدەستی خۆم بردم کاکە بۆ خاتری خوا کاکە ئەگەر دڵسۆزیەک هەیە لەم وڵاتە فەرمونون ئەمە پرۆژە بەپێ ئەم پرۆژەی ئێمە کارەبا بێتە 24 سەعات پارەش لەسەر خەڵک زیاد ناکەی ئەگەر نیەتێکی پاک هەیە لە ناو ئەم حکوومەتە باشە بەگویان نەکردین لەسەر کارەکەی خۆیان شتێک پارەیان کەم کردەوە شتێکی زۆر کەم بەس هێشتا لەسەر نرخە بازرگانیەکان بەردەوامن لە دادگاکانی سلێمانی دادگامان سکاڵامان تۆمار کردووە لە دادگای باڵای ئیتیحادیش داوامان تۆمار کردووە هەمووی ئەمەیە ئەمانەوێ حکوومەت بە ئەرکی سەرشانی خۆی هەستێ ئەم وڵاتە پارەی هەیە غازی هەیە نەوتی هەیە خزمەت گوزاریە ئەساسیەکان بە نرخی حکومی بە هاوڵاتی بدرێن ئەساسیەکان چین کارەبایە ئاوە نەخۆشخانەیە قوتابخانەیە ڕێگاوبانە ئەمانە نابێ حسابی ئەوە بکەی ئەم هاوڵاتیە پارەی هەیە دەباشە چارەسەریەکەن ئێستا وای لێ هاتووە کاک سامان هاوڵاتیە کە ئەچێتە نەخۆشخانەی دڵ لە سلێمانی ئەڵێ کاکە زۆر باشە دڵی تۆ پێویستی بە نەشتەرگەری هەیە پارەت هەیە یان نیتە ئەگەر پارەت هەیە سبێنێ وەرە بۆ نەشتەرگەریەکەن ئەگەر پارەت نییە سەرت بۆ نووسین بۆ 6 مانگی تر ئەمە جەریمەیە باشە هاوڵاتێکی کەمەندا مانگان 150,000 هەیە ناشی دەیتێ کرێکارێکی قوربەسەر بە درێژایی مانگێک ئیشیشی دەستەکەوێ و دەسی ناکەوێ و 400-500,000 پیاکە چۆن 2 ملیۆن پیاکە بیخاتە گیرفانی تۆ ناویشی بنەی حکومی یعنی ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە لەوە چێ هێواژێواژەکەی هاوڵات خەڵک بگرێ بەداخەوە هێندێک کەس کە لە قازان گیانە ئیمکانی باشە وەزعی باشە وەزعی مادی بەلای احتیادی مانگانە 100,000 دینار بدا بە کارەبایەکی حکومی ناویشی حکومی بێ ئەمانە یا بێدەنگن یا دیفاع لە پرۆژەکەکەن نەتیجە هاوڵاتی فەقیر و هەژارەکە ئێستا گەشتوەتە ئەوەی لە ناو شاری هەولێر ژمارەیەک هاوڵاتی کە نەیانتوانیوە نەک نەیانەوێ پارە بدەن نەیانتوانیوە پارەی کارەباکە بدەن کارەباکان لەسەر بڕیون لە سلێمانی ژواکەن لە هەر شوێنێکی ترش بۆیان بکرێواکەن بۆیە ئەبێ خەڵک ئەمە قوڵ چارەسەر ینی مامۆستایە هەمیشە ئەم قسانە دووبارەکەینەوە لایانی ئۆپۆزیسیۆن هەیە خەڵکەیە دەنگی بە ئێوەمانان ناوە ئێتە پارتیجێتێڵە کاکە من ئاوا حکومڕانیەکەم ئەوەی لە تاقەی ئینسانێکا بێ وەکو ئینسان تەنان لەناو پەرلەمانێکی زیندوو بێ من وەکو خۆم کردومە یعنی ئەوەی بۆمان کراوە کردومانە ناوەکو شەخص تەماشا لە میدیا و ڕایگشتیەوە لە دادگاوە لە پرۆژە پێشکردنەوە هەر هەموو کردومانە ماوەتەوە ئەبێ خەڵک و ئۆپۆزیسیۆن بە یەکەوە یەکدەنگ بن ڕێگایەکی جدی بگرنە بەر لەوە زیاتر ڕێگە نەدەن دەسەڵاتێکی بێباک کە بە دوای قازانجی خۆیەوەتی گاڵتە و ئیستێزا بە چارەنووسی میلەتێکەوە بکە کاک سامان ئێستا ئێمە چیمان ماوەتەوە هەرێمی کوردستان یعنی چی تەماشا گەڵەی هەرێمی کوردستان کە ئەوان هێندێک جار ئەڵێن کاکە ئەوە ئێمە کیانی هەرێمی کوردستان لە خەتەرە هەرێمی کوردستان یعنی ئەمە هەرێمی کوردستان یعنی خەڵک یعنی خاک یعنی دامەزراوەکانی پەرلەمان و حکومەت و سەرۆکایەتی هەرێم خەڵکەکەی برسی کراوە خاکەکەی بەشێکی بە ئاسانی خستیانەوە دەستی بەغدا پەرلەمانەکەی دەرگاکەی داخراوە 2 ساڵ و نیوە سەرۆکایەتی هەرێم و حکومەتەکەی 3 ساڵ لە ماوەکەیان بەسەر چووە ئێمە چیمان ماوەتەوە بۆیە هەر کەسێک دڵسۆزە لە وڵاتە وەلایەنەکانی ئۆپۆزیسیۆنە بێ بەیەکەوە هەماهەنگی بکەن ئەم دووریە لە یەک بەڕاستی هیچ سەوز ناکەن یەکیان کورسیەک کەم و یەکیان کورسیەک زیاد هیچ بە هیچ ناکەن ئەبێ بەیەکەوە لە بەرەیەکە کۆ ببنەوە پشتگیری خەڵک بکەن و خەڵکیش پشتگیری ئەوان بکەن هەر وەسیلەیەکی شەرعی و مەدەنی بە فشار بزانرێ بۆ سەر دەسەڵات ڕابگیرێن هەڵبژاردن یێتە پێشەوە بەیەکەوە هەماهەنگ بن تاوەکو پارتی و یەکێتی نوێنەریان لە بەغا نەمێنێت چیتر بە ناوی کاکە ئەوە نوێنەری کۆمپانیەکانی خۆیان کاک سامان پارتی و یەکێتی نوێنەریان 6 کەس بێ و 10 بێ و 15 بێ و 20 بێ و 30 بێ لە ئەنجۆی نوێنەرانی عێراق و لە ئەنجومەنی وەزیرانە نوێنەری بەرژەوەندیەکانی خۆیانن نوێنەری کۆمپانیەکانی خۆیانن نوێنەری خەڵکی کوردستان نین ئەگەر نوێنەری خەڵکی کوردستان بن لانی کەم لە موچە بە سیاسەتێک پێڕەوەکەن لانی کەم موچە مسۆگەر بێ تۆ پێ دوایە ئەمەی سا مسۆگەر نەبوو تاوەکو ئێستا موچە هیچ موچە بە هیچ جۆرە مسۆگەر نیە بۆ لە ڕاستیا دەرفەت هەیە مسۆگەر بێ
بەڵام بە مەرجی پابندی من حەزم تەسەوڕەکەی وەکو خوێنەوەی جەنابەت بەڕاستی هەرێمی کوردستان نەوت ڕادەسی سۆمۆ بکە ئومێدی خێریان لێ ناکرێ یعنی کاک سامانکیان لە 2014 ئەزانی بەغا داوای چیە کرد داوای ڕاگررتنی بۆری نەیە کرد نێوت کاکە ئەو بۆری ڕاگرن و ناو نابێنەوت بفرۆش نە ئەیوت تەنها 100,000 بەرمیلمان بنێ 100,000 بەرمیل نەوتمان بنێ بیدەن بە سۆمۆ خۆت 400,000 بەرمیل بەرام نایانی 300,000 تر بە بۆری بفرۆشە ئەمەیان نەکرد چەند ئاسانە چەند قازانجی خەڵکە سیادەی خۆت هەیە و بۆری خۆت هەیە و نەوتی خۆت ئەفرۆشی بوجە و موجەش لە بەغاوە بۆیە بەڵام تەنها بەشدار بە لە خەزێنی گشتی بۆ بەپێی دەستور وایە بەپێی یاسا وایە بەپێی یاسای بودجە وایە باشە ئەمەیان نەکرد هەنگاو دوای هەنگاو هەنگای دوای هەنگاو بەغدا مەرجەکانی زیاد کرد لە ڕێگەی دادگای ناوژیوانی پاریسەوە بۆریەکەی لێداخستی و ئێستا داوای زیاترەکە داوای 400,000 بەرمیلە ئەوە نەما تەنانەت 100,000ەکە سەرەتا ئەیانوت یان خۆی یان قیمەتەکەی هەر کامێکیان بێ ڕازین هیچ لەمانەیان نەکرد بۆیە یعنی ئومێدی خێر لەم سیاسەتا ناکرێ من هەر کاتێ ناکەی ئێساوان ناتوانن کە موچە بەنەبێتتر ئەمە بکەن تاو چارەسەری تر نییە لە ئێستا یا دوو چارەسەر هەیە یان بچی بەدەم جێبەجێکردنی ڕێکەوتنەکەەوە بە زوویی بە خێرایی یان میلەتەکە بە برسیەتی بێهڵیتەوە تاوان خۆش خۆیان لە ناو چینی برسیەکانە نین ئەوانەی بڕیار بەدەست ینی بەوینێش ناتوانێت موچە باکە هەیە ئەگەر بیاندا یعنی 3 مانگ یعنی موچە بووە وەرزی یعنی ئەو دوو ڕۆژەی ڕابردوو موچە درا و هەر کەسێ بڕیار بەدەست بێ لە کوردستانە هەیەک تۆز هەستی نیشتیمانی مابێ پەرۆشی بۆ خەڵک مابێ بۆ ئەو بە ساڵات چۆپەکەوتانەی مابێ هەر ئەسڵەن ئەو ڕۆژە وازی لە پۆستەکەی هێنا ئیتر پۆستەکەی سەرۆکی حکوومەتە جێگری سەرۆکی حکوومەتە وەزیرەکانە هەر کەسێک هەیە ئەمەی لە کوردستانە ئەگوزارێ شوورەیە لە وڵاتێکە لە عێراقا کە ڕۆژانە 4 میلیۆن بەرمیل نەوتی هەیە لە هەرێمی کوردستانە کە ڕۆژانە 300,000 بەرمیل نەوتی هەیە کە ئەو هەموو داهاتە هەیە میلەتەکەشت ئاوا برسی بێ طبعا خەڵکێکی زۆر نەفس بەرزە نایەتە بەردەم کامێرە کاکسامان برسیە نەفسی خۆی ناشکێنێ پەرۆشی موچەکەی بۆ ساعت 3:02 یعنی ئەمە دلیلی ئەوەیە کە خەڵکەکە یعنی لە باشە کاکسامان خۆ ئەمانە بەداخەوە باوەڕ ناکەن هێندشتی پرۆپۆز لەگەڵ ڕێزما هێنەوە بەڵگەی ئەوەی کە خەڵک ژیانی خۆشە کاکێکیان کەسێک موچەکەی 500,000 بێ 3 مانگی ژوەری نەگرێت چۆنی یعنی ئەوە ئەژی چۆن ئەژی خۆ یەک و دوان نییە هەزاران اینجا باسی ئەو ناکەین ئەو خەڵکە بێکارە و ئەو خەڵکە کرێت چیە و ئەو خەڵکە کرێکارە و ئەو خەڵکە کاسبکارە عەرەبانەیەکیە لە بازار پاڵی پێوەنێ ئەوە جارێ هەر دەرفەتی ئەوە نیە باسیەوە بکەین معاناتەکان زۆر گەورن ئەبێن لەمە زیاتر نقطەیەک دابنرێ نەوت کە نەبووتە خێر و خۆشی بۆ خەڵک ڕادەستی سۆمۆی کە کاکە ئەو ئەڵێ ڕادەستم کە باشە تۆ ڕێکەوتنەکە جێبەجەکە یاسای بوو جێبە بە هەر هەمومان بە من و تۆ و هەر هەمومانە و یەخی بەغا بگرین کاکە ئێمە نا با چوار وەزیرەکەی خۆت لەناو ئەنجومەنی وەزیرانە دەنگیان دلێر بێ بڵێ کاکە ئەوە تا هەرێمی کوردستان پابندە بە بڕیاری دادگای فیدراڵی بە یاسای بودجە بە ڕێکەوتنەکە ئەوە ئێوەن پابندین چوار وەزیرەکە توانن ئەمە بکەن ناتوانن خۆیان عنی لە کۆبوونەوەی هاوبەشە کە لەگەڵ فراکسیۆنەکان کردویانە خۆیان ئەڵێن خەتاکە خەتای هەرێمیشە لەگەڵەوەی خەتای بەغایە طبعا خەتای بەغاشە بەغاش یەک وەسیلەی بەدەستەوەیە کە بۆ پابند نەبوونی هەرێم یاڵا خەڵک برسیکە ئەمە زوڵمە ئەمە ستەمە نەوت هی ئەوە نییە خەڵکی لەسەر برسیکەی نەوت و بەرژەوەندی کۆمپانیاکان ئەبێ کۆتایی پێبهێنرێ چیرۆکێکی تازە لە کوردستانە دەست پێ بکەین چیرۆکی ئەوەی کە سەروەت و سامانی ئەم میلەتە بۆ خزمەتی ئەم میلەتە بێ هیچ شتێک لەمە بەهاکەی بەرزتر نییە نە نەوت و نە کۆمپانیا و نە نازانم ئەو چیرۆکانەی کە باسییانەکەن سپاس بۆ بەڕێزت ئەو خۆت ماشەڵا قسەی باش زۆر شتێپەڕین لەوەی کە قەرار بوەستین سپاس بۆ مەرگوڵفی پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی کوردستان زۆر سپاس زۆر سپاس بۆ ئەوش کە تاو گۆستە بینێری بەناوکەم بەخواتانە سپێرم خواتانە